زۆر سوپاس کاک سەرۆ، زۆر سوپاس. لە ڕاستیە بەرنامەی چاکسازیی کە ئێستاکە هاتووتەکایەوە لە کاتێکی زۆر ناخۆشایە بیر لە چاکسازیەکەینەوە بەتە ینی پێش ئەمەش زۆر پێشترەوەی لەم قەیرانە ڕوودا زۆر خەڵکە بوون، ئایا ئابووری ناس بوون یا سیاسەتمەدار بوون، بیریان لەوە کردەوە کە پشتبەستن تەنها بە نەوت بۆ وڵات زۆر خەتەرێکی گەورەی هەیە و احتیمالە لە پاشڕۆژدا ئێمە تووشی ئەشکالی زۆر گەورە ببین. بەڵام ئێستاکە قەیرانەکە هاتوۆتەکایەوە بیری جددیەکەینەوە کە ئێمە بتوانین کێشەکانی 50 ساڵ بە لە ئێستاکە ئاياتوانین لەم قەیرا لەم کاتا بتوانین چارەسەران بۆ بدۆزینەوە. ئێستا بۆتە مەیدانی مشتومڕێکی زۆر گەورە. چەند بەرنمەیەکی چاکسازی تا ئێستاکە پێشکەش کراوە، ئەوەی کە زۆر گرنگە و زیاتر زۆر چۆتە میدیا ئەوەی بەرنمەی دکتۆر فرسەت سۆفی و گۆران ئازادە کە لە ڕاستیەکەیە کارێکی زۆریان لەسەر کردووە، زۆر خۆیان مانوو کردووە، ئامارێکی زۆریان کۆ کردوێتەوە. ئەلبەتە ئەوان دەرگای زانیاری کۆکردنەوەیان بۆ هەبووە، چەند جار سەرۆک وەزیرانیان بینیوە، وەزیران بینیوە، ئاماری زۆر چاکیان کۆ کردوێتەوە. پێشنیاریشان زۆر خستۆتە ڕوو، پێشنیاریان کردووە، پێشنیارەکان لە جێی خۆیانن. من خۆم هەوڵ ینی بەڕێی خۆم ئەم سەمینارە ڕەخنە نییە لە هەوڵ و ماندووبوونی ئەو دوو پەرلەمانتارە، بەڵام شتێکی ئاشکرا هەیە زۆربەی و خەڵکانەی دەمێن ینی بیران لە چاکسازی کردوێتەوە، لەسەری کاریان کردووە، بەداخەوە ئابووری ناس نین، خەڵکی پسپۆری بواری خۆیان زۆر مانوو کردووە، بەڵام کە بەرنامەکانە بینی هەستەکەی ئەم برادرانە سەر ڕای مانووبوونیان تێگەیشتنیان نییە بۆ ئابووری وڵاتێک. یعنیەوە من چونکە کارەکەم وایە کەشتەکانی ئەوانە خوێنمەوە سێرەکەم زۆر ڕێزم بۆیان هەیە. عەلی حەمە ساڵحی هاتوون هەموو ژمارەیان کۆ کردوێتەوە، ژمارەکان باشن، ئامارەکان لە جێگەی خۆیان زۆشتی جوانیان دەرهێناوە، بەڵام ژمارەن لە پشتیەوە شیکردنەوەیەکی ئابووری ناسانە نییە بۆ کێشەکان. ئەلبەتە من بەگلەی نایڵێم، بەڵام ئەوان کارێکی زۆر گەوریان کردووە، زۆر هەوڵیان داوە، بەڵام لە توانای خۆیان هەرەوە نەبووە. هەر لەبەر ئەوەیە کە زۆربەی ئەو ئامار و زانیارانیان کە کۆ کردوێتەوە لە ڕاستیەکە زۆر بەنگلیزی پێڵن ستاتیک ینی نەگۆڕە، شتیان کۆ کردوێتەوە لە جێگەی خۆیەتی، بەڵام داینامیکێتی تیان نییە لە پێشنیارەکانیانە. مەبەستشم لە نەگۆڕێکە ئەوەیە کە ینی ئەگەر بێت و پێشنیارەکانی ئەوانش بێتە دی، بۆ نمونە پارەی کارەبا هەمووی وەربگیرێتەوە، قەرزەکان کۆ بکرێتەوە، فڵان وا لێ بکرێ، ئەمانە هەمووی لە جێگەی خۆیەتی باشە، بەڵام تەواوە بێت. یعنی تۆ قەرز وەرەگریت مانگیە 2 مانگ هەمووی تەواو بکەیت، ئەی دوایەوە چی؟ یعنی وان تێگەیشتنێکیان نەبووە بەداخەوە بۆ فەلسەفەیەکی ئابووری، بۆی ئابووری ئێمە سەرچاوەیەکی هەبێ، ئەم سەرچاوەیە ئیدامەی هەبێ، بەردەوامی هەبێ، نەک تەنها تۆ پارەی قەرز و پارەی گاز و پارەی فڵانوانە کۆ بکەیتەوە ئەوە تەواو بێت. لە ڕووی ئابووری ناسیەوە قەرز ئەو پارانەی کە هەیەیتر بە هەر نوعێکەیە پێڵن ستۆک، ینی خەزێنەیە، ئەمە لە جێگەیەکەیە، بەڵام باج و داهاتەکانی تر ئیدامەیان هەیە، فلۆیە، ینی هەموو کاتێک هەردێت، کەم زۆر دێت. یعنی تۆ ئەگەر ئابریت زۆر باش کار بکە، ئەوە فلۆکە، یعنی تۆ زیاتر باج وەرەگریت، زیاتر داهاتێ. ئەگەر ئابووری تووشی قەیران بێ، بە پێ قەیرانەکە کەم بێتەوە، بەڵام کۆتایی پێ نایە، بەڵام پارەی قەرز هەمووی وەربگری، هەمووی خەرج بکەیتەوە. دەوڵەتی حەزەکەم لەما پەنجە ڕابکێشم بۆ مەسەلەیەکی زۆر گرنگ کە مەوەستم بەراوردێ بکەم لە بینی دەوڵەتی خۆمانەوە ئەو دەوڵەتانەی کە پێڵێن دەوڵەتی سەردەم مۆدرن ستەیت. ئێمە لە کاتێکا ژین، لە چەرخێکا ژین کە مەسەلەی جیهانگیری، مەسەلەی گلۆبەلایزیشن وایەکردن کە ئێمە ناتوانین خۆمان لە خەڵکی تر جیا بکەینەوە، پێویستەکە ئێمە بەراوردێکی خۆمان لەگەڵ دەوڵەتێکی مۆدرنترا بکەین.
بەڕای من ئەی بە ئێمە خۆمان بەراورد بکەن بە دەوڵەتێکی ئەفریقی بوو کە ئێمە دەستڕەسیمانەیە بەشتی زۆر چاکتر. دەوڵەتی مۆدرن نابێت خۆی هەر یعنی ئەرکەکانی خۆی و مەسئولێتی خۆی کورد بکاتەوە لەوەی کە داهاتە بێت و دابەشی بکە. نابێت دەوڵەت زۆر ئەرکی لەوە زیاتر گرانترە کە ئێمە بۆ نمونە لە کوردستانە هەتا ئێستاکە تێگەیشتی. دەوڵەتی مۆدرن هەمێک کاری زۆر گرنگی هەیە، مەسئولێتی زۆری هەیە. لەو مەسئولێتانە کە دێتەکایەوە بەهۆیەوەی کە بازار تووشی شکستە بێت. مارکت فەیلێر شکستی بازار زۆر شتێکی ئاساییە لە وڵاتی پێشکەوتویشا ڕوویدا و لە وڵاتی ئێمەشا ڕووەدا. شکستی بازار ئێستا کە بۆ نمونە ئێمە نرخینەوە دابەزی. ئێمە چی ساتێکمان بۆ نرخینەوە نەکردو. بازار ناتوانێت هەنە شت بێن بەرهەم بێنێ. ئێمە حسابمان بۆ نەکردو کە بازار ڕەنهێ نەتوانێت ئەوە بکە. لەبەرەوە مەسئولێتی حکوومەتە پێویستەکە بیر بکاتەوە کە بازار کەم و کوڕی هەیە و تۆ ئەبێ خۆت ئامادەکەی بۆ ڕۆژێک ئەگەر ئەم کەم و کوڕی هاتەکایەوە مەسئولێتی تۆیە کە بتانی لەگەڵیا هەڵسکەوت بکەیت و زەرمەندەکانی کەم بکەیتەوە. یەکێک هۆکاری ترەوەیە کە دەوڵەت لە ڕاستیەکە نەخشی ینی ڕۆڵی دابشکردنی هەیە لە کاتێکە کە بازار ناتوانێت ئەمە بکە. ئێستا زۆر جار گلەیەکرێت لە سەرمایەدارەکانی ئێمە ئەڵێن باشە بۆچی ئەمە سەرمایەدارانی کوردستانە هەر ڕۆن بەلای ستی دروستکردن و بینایە دروستکردن و فلان دروستکردنە. بۆ نایەن بۆ نمونە سابون دروست بکە، دەرزی دروست بکە، پێڵاو دروست بکە، فلان دروست بکە. ڕاستیەکە خۆی بازار ئەوەیە کە ئەوان کاری پێەکەن. ئەوان لە قازانجی خۆیان ئەگەڕێن، ئەوان لەوە ئەگەڕێن کە پارەیەک بۆ بەرەهێنن لە ماوەی 5 مانگە 6 مانگە ئەگەر بتوانێت هەموو پارەکەی دەستکەوێتەوە قازانجیش بکە، ئەوە هەڵەبژێرێ نایە بێت بۆ نمونە دروستکردنی سابونێک هەڵبژێرە ڕەنگەیە ڕێژەی قازانجەکەی 5% بێ بەڵام ئەبێ چاوەڕێ بکە حتا 3 ساڵ حتا کۆمپانیەکەی کارگەکەی ئەکەوێتە قازانجەوە. بازار وا کارەکە. بەڵام ئەمە ئەرکی حکوومەتە بێت لە بینی کەرتەکانی ئابوووریە بێ مەسلەی دابشکردنە بکە، هەوڵدا کە کاری تیا بکە بۆ ئەوەی کە کەرتێک نەبێ بفوکێتەوە و کەرتێکی تر بژێتەوە. ئەم بازار بیر لەوە ناکاتەوە. سەرمایەدار بۆچوونی نیشتمانی نییە. هەرچەندە منەوە بەرنامەی پێرەشە و بینی کە سەرمایەدارەکان وان پیشاندا زۆر زۆر نیشتمان پەروەردن و زۆر کاری باشەکەنەوەوانە هەمووی بەجێگەی خۆی، بەڵام سەرمایە لە ڕاستەکە نیشتمانی نییە. ئەگەر ئەو سەرمایەدارە بەیانی کارەکەی لێرە قازانجی بۆ نەگەینێ و سەرمایەکەی هەبێ و توانای هەبێ بیبا لە ئوردن لە سعودیە لە ئەوروپا بەوەبەری بێنە حتمما نەبووە. من زۆر نمونەم هەیە حەز ناکەم لەسەر ئەمە بڕۆم کە زۆر خەڵکە نیشتمان پەروەری فرۆشتووە سەرمایەدار بۆ لە دوایەکە کارگەکەی هەمووی گواستێتەوە بۆ جێگەی کرد کە توانێتی قازان زیاتر بکە. لە ڕووی یاساییەوە بازار بپارێزێت. پێویستەکە یاسا دابنێ بۆی چۆن بازار کارەکە. سەرمایەدارێک علاقەی بەوە نییە کە یاسا دابنێ یا یاسا هەبێ. لە ڕاستیەکە زۆر جار هەیە سەرمایەدار ئەگەر بێت و یاسا نەبێ ڕەنگە بۆ کار باشتر بکە. لەبەرەوە ئەرکی دەوڵەتە بۆ ئەوی هاوڵاتیان بپارێزێ پێویستەکە چارچێوەی یاسایی دابنێ بۆ ئەوی کە بازار چۆن کارەکە یا کەرتێک بە شێوەیە کارەکە. شتێکی تری گرنگتر هەیەوەیە کە لە ڕاستیە بازار ئەمە سروشتی سەرمایەداریە دڵنیام ئێوەش ئاگاتان لێیە کە سەرمای لە وڵاتە پێشکەوتەکانیشە سەرمایەداری بە بەرزی و نزمی ئاڕە. جاری وایە قەیرانە بێت، جاری وایە ئابووری ئەبوژێتەوە. لە بینی ئەم بوژانەوە و قەیرانە کارتێکەری کۆمەڵایەتی لەسەر بازاری کار لەسەر مەسلەی هەژاری ئەمانە دروستە بێت. کە ئەمە دروستە بێت ئەرکی حکوومەتە بێت لە کاتی قەیرانەکانە تێچووەکانی قەیران کەم بکاتەوە. بۆ منە هەوڵدان بێکاری کەم بکاتەوە. بۆچی بێکاری لە ئەڵمانیا زۆر کەمترە لە زۆر وڵاتانی ئەوروپی تر؟ لەبەرەوەی دەوڵەت لەوێ نەخشێکی زۆر گرنگی هەیە لەوەی کە کاتی قەیران ڕوەدا حکوومەتێک کاری تیاکە. ئەڵێ بۆی خەڵک بێکار نەبێ لە جیاتی 8 ساعات کار بکە، وەرە 5 ساعات کار بکە، بەڵام من معاشی بۆ منە کلەی 3 ساعاتەکەی تر دەدەمێت. ئەوان بەم شێوەیە ڕێگەیان گرتەوەی کە بێکاری زۆر بێ. ئەمە ئیشی دەوڵەتە توانێت بکە. ئەگەر بیاڕێتەوە بۆ بازار سەرمایەدار کارەکەی خراپ بوو، بازاڕی نەبوو، پێکار دەرەکە. لەبەرەوە ئەم نەخشی جێگیرکردنی بازاڕە هی ئابووریە ئەمە ئەرکی دەوڵەتە پێویستەکاری ئەمانە بەجێبێنە ئەبێ هوشیاریش بێ پێ هەموو کاتێک احتیاتی ئەوەیە بێگەر بێت و بازار بەرەو خراپی ڕۆیشت
ئەم بزانێت چی بکە باشە بۆ ئەوەی کە پێڵم تێچووی قەیران کەمتر بکاتەوە، ئێش و ئازاری خەڵکی کەم بکاتەوە. شتێکی تری زۆر گرنگ هەیە کە لە مەسەلەی ئەوە هەر دەوڵەت دەتوانێت کە پێی ئەڵێن کاڵا گشتیەکان پەبلیک گود. کاڵا گشتیەکانە و کاڵانن کە بازاری ئازاد ناتوانێت بەو تێچەنەی کە پێویستە کات بێتە ینی بەرهەمی بێنێ. بۆ نمونە یەکێک لەوانە کاڵای گشتی خوێندنە، بۆ نمونە خزمەتگوزاری تەندروستیە. بیدەی بەدەست بازاری ئازاد وڵاتی ئێمە وەکو ئەفریقای لێتێ ئەو کەسێک کە دەوڵەمە ناتوانێت مناڵەکەی بخوێنێت و بچێتە زانکۆ بڕە هەموو شتێک بکە، ئەوەی کە فەقیرە مناڵەکەی نەخوێنەوار دەرەچێت وای لێدێ ئیتر چینێکی نەخوێنەوار لە وڵاتە دروستە بێ کە بە هیچ شوێک ناتوانێت لە پێشکەوتنی دنیاشی سوودمەند بێت. ئەم کاڵا گشتیانە ئەمانە بەڕاستیەکەیە مەسئولیەتی دەوڵەتە دروستیان بکە بەو تێچەنەی کە پێویستەکە. تەنانەت وڵاتە ئەوروپیەکانە ینی هاتشۆی گشتی پەبلیک ترانسپۆرت بە کاڵای گشتی بەکارێ ناوە برێ پەبلیک گودە لەبەرەوە ڕێگادەن ئەو کەسێک کە فەقیرە، ئەو کەسێک کە پیرە، ئەو کەسێک کە مناڵە جاری وایە بە بەلاش ڕێگەیدەن بەکاری بێنە، ئەو کەسێک کە دەوڵەمەنە ئەتوانێت پارە زیاتر بدە. پەبلیک گود تەنها پەبلیک گود هەر ئەرکی حکوومەت بیاڕیتەوە بۆ منەزامەکانی خۆمان ئێستاکەی بینی پەبلیک گودە جێگەی قوبوڵکردنیان کەمە، ئێستا کە کەمە چی داتوە نیایەک زانکۆی ئەهلی ئەوەی کە پێ ئەڵەن پرایڤەت دروست بووە هەمووی بەپارە کەی بۆچێ هەمووی خەڵکە دەوڵەمەندەکانی بۆچێ دەرەجەش ناهێنن بەڵام بۆیەچن لەبەرە پەبلیک گود شتێک نییە بیهێڕیتەوە بە بازاری ئازاد بیکە، ئەمە مەسئولیەتی دەوڵەتە کە ئێمە ئەرکی دەوڵەت کۆمەڵشتای یاسادانانە ڕێخستنەوەی بازارە مەسەلەی جێگیرکردنی ئابوووریە بۆ نمونە بەرهەمێنانی ئەو کاڵە گشتیانەیە کە پێڵن پەبلیک گود کۆمەڵە شت هەیە، بەڵام ئێمە بەداخەوە ئەڵێن ئێمە حکوومەتی خۆمان وەمانزانی هەر ئەرکەکەمان ئەوەیە کە پارەکە بینی و تۆزیعی بکەین لەوە زۆر جاترە. من ناڵێم ئەمانە نییە لای خۆمان هەیە زۆری هەیە، بەڵام کۆمەڵێشتی یا ئەوەتان ئێمە تێگەیشتنان بۆ نەبووە یا ئەوەتانێ ئێمە بە پێی پێویست لەمان کردو مەڵەتەکەمەوەی ئیتر ئەمانە بۆ هەموو وڵاتێک شتابان هەرمان شتەیە. ئایا لە وڵاتێکا تۆ دەوڵات حکوومەت زیاتر ڕۆڵی هەیە لە بازارە یا کەمتری هەیە؟ لە وڵاتانەی کە زۆر پێڵەن بازاری ئازاد زۆر کەمتر ڕۆڵی هەیە هەنێشتەکەن و هەنێشت ناکەن. بۆ منە زۆربەی وڵاتە ئەوروپیەکان مەسەلەی تەندروستی بە پەبلیک گود ئەیبینن، بەڵام بە ئەرکی حکوومەتی نابینن پێویستەکات پارەی بۆ دابین بکە، بە ئەرکی هاوڵاتیە بینن پێویستەکە پارەی بۆ دابین. بۆ منە لە بەریتانیا تەندروستی ئەرکی حکوومەتە، خەڵک هەی بێ نەیبێ ئەتوانێت بڕاتە خستخانە بڕاتە لای دکتۆر. خەڵکی بەریتانی ناچێتە خستخانەی ئازاد، ناچێتە لای دکتۆرێک، ئەچێتە دکتۆری حکومی. جاگەر پارەشی نەبێ پارەی دەرمانشی لێ ناسێن، پارەی دکتۆری دانی لێ ناسێن، پارەی فلان. ئەمانە مەوەستەکەم وایە کە دەوڵەت لە ڕاستەکە ئەرکی زۆر بیانترە لەوەی کە ئێمە تەنها سەیری ئەوەمان کرد هەرە بێ مەسەلەی هەنێشتی ئەوەی کە مەسەلەی تۆزیعکردنی پارە بوو. مەترسی خۆدانە دەست بازار زۆر گەورەیە، وەی کە تۆ ئەرکان لەسەر شانی خۆت لا بدەیت و بڵێ بازار شتم بۆکە، چونکە بازار تەنانەتە وڵاتە پێشکەوتەکانیش وەکوتم هەڵبەز و دابەزی زۆرە، هەر 3-4 ساڵ هەر 5 ساڵ هەر 10 ساڵ ئیتر بە پێی قۆناغی گەشەکردنی ئابووری بە پێی مێژویش گۆڕاوە. جاران نەڵێن 100 ساڵ بەر لە ئێستاکە لە بینی قەیرانەکانە 15 ساڵ هەبوو، ئێستاکە هێوا شێشاتێتەوەی 6-7 ساڵە، جاری وایە لە بینی 3-4 ساڵە قەیران هەبووە. لەبەرەوە بازار مەترسی زۆر گەورەی هەیە، پێویستەکە حکوومەت پێی لەوە بکاتەوە خۆی 100% مناڵم هیچ حکوومەتێک نییە لە هەڵبەز و دابەزەکەی ئابووری و توانیبێتی خۆی ڕزگار بکە، بەڵام وەکو جۆن ماینەت کێنزەڵە دەوڵەت ئەتوانێت لە کۆستەکەی لە تێچووەکانی قەیرانەکان کەمتر بکاتەوە. وڵاتە پشتبەستەکان تەنها بە بازاری بە سامانە سروشتەکان لەبەر ئەوەی کە ئابووری هەموو دنیا و بازار بەم هەڵبەز و دابەزار ڕۆیشتووە، ئیتر ئەمانە سەیری مێژوو کە یا لە جەژ نابوون یا لە قات و قڕیا بوون. ئینگلیز پێڵێ فامین ئەند فیست،
فامین یعنی قات و قڕی بسێتی فیستیش ینی تۆیتر لە جەژنای ئەو کاتەی پارەی نرخی کاڵاکانی سامانە سروشتیەکان بەرز بێ ئەوە تۆ لە جەژنای و پارەت هەیە و نازانی چی لێ بکەیت بەڵام بەپێی ئابووری دنیا کە ئابووری دنیا تووشی قەیرانە بێ هێواشش نرخیوانەش دابەزێ وای لێ دێ زۆر خراپە بێ ئەو کاتاکەیتە قات و قڕێەوە بێ پشتێنەکە تون بەستیت و پارەت نێشت بکە ئەمە ئەو وڵاتانەی هەموو ئەو وڵاتانەی کە پشتیان بەستۆ بە سامانە سروشتەکان تووشی ئەم کێشەیە هەمیشە بوون. ئابووری وڵاتانی بەستوو لەبەر ئەم هۆیە هەموو کاتێک زۆر ناسەقامگیرن. ئێمە لە کاتێکە زۆر خۆشیمان بۆ ئێستاکە زۆر خراپین و لە ڕاستەکەیە 100% نایزانین ڕێگە چارەی چیە و چەند ساڵمان پێچێ و چەند مانگمان پێچێت تاکو لەم قەیرانە ڕزگارمان بێ. ئەو وڵاتانی تر سەقامگیریەکی تا ڕادەیەکتیا هەیە بەڵام ئەنایەوە نییە بەم هەڵبەز و دابەزات تێپەڕ نابن بەڵام بەو ناسەقامگیرێک گەورەی کە وڵاتانی ئێمە تێپەڕە بێ ئێمە ئەوان بەوانە تێپەڕ نابن. نمونەوەیە کە ئێمە حکوومەتی عێراقی بودجەی لەسەر $80 بۆ نرخی نەوت دانابوو ئێستاکە کەس نازانێت ئایا 29 بێ یا 20 بێ یا کەمترە بێ. ئەمەش گاپەکەش ئەم فەرقە زۆر فەرقێکی زۆر گەورەیە لەبەرەوە ناسەقامگیریەکی زۆر گەورە هەیە لە ئابووری هەموو وڵاتانەی کە پشتە بەستن بە تایبەتی بە داهاتی نەوت و گاز. هەر لەبەر ئەم هۆیە پێویستەکە حکوومەتی کوردستان بێ لە سەرچاوەکانی تر بکاتەوە. ئەوایە 10 ساڵ بە لە ئێستاکە بیری لێ بکرێتەوە. بەڵام ئێستاکە ئەڵێن وڵا بیری لێکەینەوە بەڕێی من ئێستاش بیری لێ بکەینەوە باشتر لەوەی کار بیری لێ نەکەینەوە چاوەڕێ بکەین بڵێن ئیشەڵڵا نرخی نەوت باشە بێ کە کاریش ناکەن. لەمەڕ بودجەی دەوڵەت سەرچاوی سروشتی لە ڕاستەیە سەرچاوی هەمیشەیی پێویستە کاتژینی بکرێتەوە لە دەرەوەی سامانە سروشتەکان ئەبێ حکوومەت بیر بکاتەوە سەرچاوی تر یاوەتانە زیینی بکاتەوە یا بیبژێنێتەوە یا دروستی بکە ئیتر تۆ لەدەست ئێمانە ئێستاکە ئێمە گەر بە $30 نەوت بفرۆشین تێچووی بۆ ئێمە ڕەن هەیە $10-12 هەر تێچووی ئەوە بێ بە کۆمپانیا پارە بدە و بە بۆڕی نەوت پارە بدە و بە ئێران بە تورکیا پارە بدە و بە هینی مینای جیهان پارە بدە ئەوە ئێمە پارێکی زۆر ڕەنگە $13-14 بۆ ببینێتەوە لە ڕاستێکە ئەوە بەشی هیچ ناکابێ حکوومەت لە ئێستاکەەوە بی لێ بکاتەوە کە ئایا ئەگەر پارەی نەوت بێ نەوت نەبێت تۆ چیەکەی ئاچار من قەت ناڵێم حەزەکەم پارەی نرخی پارەی نەوت زۆر دابەزێ بێتە $15 بۆ حکوومەتی ئێمە فێر بێ لە کاتی بەتایبەتی ئەم شەڕی داعش و ئەو منهامەتەی کە ئێستەمە ئێمە توشمان بۆ ئەوە خۆزگەیەکی زۆر خراپە بەڵام ئەگەر نەوت نەبوایە ئێمە چیمانەکرد. بەڕێی من باجی داهات کەم و زۆر سەرچاوەیەکی لە بن نەهاتووە پێویستەکە حکوومەتی کوردستان چاوپێخشانی بۆ بکە بە سیاسەتی خۆیان بە یاساکانیان بە تێچەنیان شێوەی کۆکردنەوەیە پێویستەکە کاری زۆر لەسەر بکە. باجی داهات لە بودجەی وڵاتانی مۆدێرنا زۆر گرنگە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو سامانی سروشتیان نییە و بەڵام وڵاتیش ئەبەن بەڕێوە وڵاتی پێشکەوتوویشن و ئێمە خۆزگە ئەخوازیین وڵاتی ئێمە 50% ئەوانی هەبایە. من هەنێکشت ئەهێنمە ئەمە وڵاتە هەرە پێشکەوتەکانە کە OECD Organization of Economic and Cooperation and Development حەزەکەن زۆر بە کورتی باسێکی ئەماکەم کە individual tax یعنی مەسەلەی باجی داهاتی تا کەس 24% هەموو داهاتی حکوومەتەکانە consumption tax ئەو زەریبەیە کە ئەخرێتە سەر شتکڕین ئەوەی کە پێڵن زەریبەی ناڕاستەوخۆ لە بەریتانیا پێڵن VAT value added tax یعنی تۆ شتێ ئەکریت زەریبە تێسێنن یعنی تۆ بیکڕی زەریب بەڵام ئەڵبەتە زەریبە لەسەر هەموو شتێک باز لەسەر هەموو شتێک نییە بۆ نمونە باز لەسەر خواردن نییە باز لەسەر دەرمان نییە باز لەسەر شتومەکی مناڵ نییە باز لەسەر هەنێ شتە کە پێویستەکە هەبێت و زۆریش گەورەیە لە ڕاستێکە 32% زۆرە بۆ وڵات یعنی 32% داهاتی وڵاتە پێشکەوتەوە ئەوروپیەکان لەسەر ئەو باجەیە کە پێڵن consumption tax بە پێچوانەی بۆچوونی ئێمەوە بۆ ئەوەی بۆ نمونە باجی سەر کۆمپانیەکان ئەبێ زۆر بێت ئەمی هەرچی کەسێ ئەەکەیتەوە لە وڵاتی ماڵە کۆمپانیەکان پارەی زۆر و قازانجەکەن و پارەی زۆریان لێ بسێنن لە وڵاتە پێشکەوتەکانە لە ڕاستەکە باجێکی زۆر کەمتر ئەخەنە سەر کۆمپانیەکان هۆکاریشی ئەوەیە ئەوان
بۆ چوونیانێنێ بووەمە ئەڵا گەر باش بخەیتە سەر کۆمپانیا ئەو کاتە ئێخاتە سەر هینەکان کڕیارەکان لەبەرەوە تۆ جارێک تر ئێخێتەوە سەر خەڵکی لەبەرە کەمتری بخەیتە سەر باشترە ئەرک لەسەر خەڵکی کەمترە بێتەوە بۆیە لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکانە باجی کۆمپانیا زۆر کەمە 10% ئەبینی لە هەموو وڵاتە ئەوروپیەکانە ناگاتە 9%. سوشال ئینشورنس تاکس زۆر هینە ئەوەیە کە بێڵن بیمەی کۆمەڵایەتی لە زۆر وڵاتی ئەوروپیا زۆر نەخشێکی گەورەی هەیە لە داهاتی دەوڵەت و بودجەی دەوڵەتە لە ئەڵمانیا بۆ نمونە 36%دایە ئەمە ئەو باجەیەکە بۆ مەسەلەی بێکاری تەقاوتی نەخۆشی فڵان ئەمانە کۆکەنەوە باجێکی زۆر کۆکەنەوە ئەو کەسێک کە نەخۆشەکە بێکارە بێت تەقاوتە بێ ئەوان لەم پارەیە پارەکەیان دەبێت لە زۆر وڵاتەیە زۆر باەخی زۆر زیاتری پێدەن بازێ وڵات کەمترە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربەی وڵاتان پارەیەک لە خەڵک ئەسێنن ئیتر داهاتەکەی چەندێ بێ 5%-6% لێسێنن ئەمە وەکو بیمەی بێکاریە کاتێک کە بێکارە بێ پارێک لێسێن پرۆپیتی تاکس مەسەلەی خان و بەرە و زەوی کڕین و فرۆشتنەوەوانە ڕاستەکە باجێکی زۆری لەسەر نییە باجی لەسرە بەڵام بەنسبەت بە ڕێژەی ئەوەی کە لە داهاتی دەوڵەتە زۆر کەمە نزیکی 5.4%. بەراوردێکی زۆر کورت حەز داکەم بە هەموو ئامارەکانە بچمەوە بەڵام سیر بکەیت لە مەسەلەی باج لە داهاتی وڵاتە حەزەکەم بۆ وڵاتە ئەفریقیەکان و ئاسیا ئەو وڵاتانی کە پێیان وڵاتی گەشە کردو سیرکردن وڵاتە ئەفریقیەکان بە شێوەیەکی گشتی زۆر باشتر باجیان کۆکردە باجی داهاتیان کۆکردێتەوە وەکو وڵاتانی تر وڵاتانی ئاسیوی زۆر خراپتر بوون وڵاتانی ئەوەی کە پێڵن شارقی ئەوسەتیش ئەوانیش زۆر باش نەبوون ئەمە ڕاستەکە جێگەی لەلایەک جێگەی تەعەجوبە کە وڵاتە ئەفریقیەکان زیاتر جوانتریان باجی داهات کۆکردوێتەوە سەر ڕای هەژاریان سەر ڕای دواکەوتیان بەڵام بەراورد بە وڵاتە ئەوروپیەکان سیرەکەی 38 و 39 یەکجار بەرزە بۆ نمونە ئەمریکا 30 بۆ 32 یاوەتانێ بە شێوەیەکی گشتی هەموو وڵاتانی پێشکەوتوو OECD دەوروبەری 38% ینی داهاتی دەوڵەت لە باجەوە کۆکراوەتەی تر بە هەموو ئەنواع و ئەشکال باجەکان لێرە ئەبینی جیاوازیەکی زۆر گەورە هەیە لە وڵاتی هەژار و وڵاتی پێشکەوتووە لە شێوەی باجکۆکردن من ئەمە باسی دوایی لە دوایە دێمە سەر باسی کوردستان و ئەهێنمەوە سەر ئەمە بەڵام حەز ناکەم زۆر لەسەر ئەمە ڕابوەستم بەس لە داهاتەکەم ئەمە هەبێ بۆوانە لە ساسیونۆی دەخلی قومی داگەڵی ساسیونۆی GDP ساسیونۆ GDP وڵاتان بە پێی ڕیزبەندی شێوەی هینەکانیان شێوەی ئەو باجانەی کە خۆیان کردێتەوە یا ڕێژەی ئەوانە لە GDP یا لە مەسەلەی بودجەی حکوومەتە جیاوازە یەکەم ڕیز داهاتی حکوومەتە بە پێی ڕێژەی سەدی GDP وڵاتە ئەوروپیەکان نزیکی 41.5%دایە وڵاتە زۆر هەژارەکان 84%دایە لە بینی ئەمانە وڵاتی هەژار و وڵاتە مامناوەندیەکان هەیە کە دێتن سەر 28 و 26%. وڵاتی مامناوەندی و ینی ڕیزبەندەکە بەو شێوەیە کراوە وڵاتی دەوڵەمەند ئەوانن کە داهاتی تا کەسیان لە 12,760 دۆلار لە ساڵێکە زیاترە وڵاتی هەژار ئەو وڵاتانن لۆ ئینکەمەکان ئەوانن کە داهاتی تا کەسیان دەوروبەری 1040 شتێکی ئەو دەوروبەریە بەپێی ڕیزبەندی بانکی جیهانی میدڵ ئینکەمەکان ئەوانەی کە داهاتیان مامناوە ئەبن بە دوو گروپەوە ئەپەر میدڵ ئینکەم و لەوەر میدڵ ئینکەم جیاوازیەکەیان سنوورەکان لە ڕاستەکە دەوروبەری 4,000 دۆلارە لە ساڵێکە ئێمە مەستم داهاتی تاکرد لەوەر میدڵ ئینکەم ئەوەیە کە لە 1040 شتێکەوە حتا کۆکاتە 4,040 ئەوەی تر لە بینی 4,040 حتاکو 12,700 جیاوازیەکیانەیە ئەم جیاوازیەش لە ڕاستێکە لە شتەکانی تریشە دەرەکەوێت لە شێوەی باج کۆکردنەوە لە شێوەی مەسەلەی خەرجکردنی حکوومەتە دووەم ڕیزەکە گڤمنت تاکسز یعنی تاکسەکانی حکوومەت وەکو بە ڕێژەی سەدی GDP سیرەکەی وڵاتە ئەوروپیەکان وڵاتە پێشکەوتەکان 35%دایە بەڵام وڵاتە هەژارەکان بە شێوەیەکی گشتی 16%دایە جیاوازیەکی زۆر گەورەیە لە بینن
ئینکەم تاکسی داهات وەکو ڕێژەی GDP وڵاتانی پێشکەوتوو بە شێوەیەکی گشتی 12.9%ە وڵاتی هەژار 3.5%ە. ئەلبەتە ئەم کۆکردنەوە لەو کۆکردنەوەکەی ترە هەنێک جیاوازیان هەیە بەڵام هەردووکیان سەرچاوەکانیان IMF سندوقی نەقدی دەولیە. VAT ئەوەی کەوتمان consumption tax ئەوەی باجی بەکاربەر ئەوەی کە پێڵم باجی ناڕاستەوخۆ یا پێ ئەڵەن VAT value added tax یعنی ئەوەی کە لەسەر کڕین باجەیە وەکو ڕێژەی سەدی GDP لە زۆربەی وڵاتەکانە زۆر بەس نییە لە وڵاتی هەژارە کەمترە لە 6.8 بۆ 3.5. حەزەکەم بڵێن ڕێژەی VAT لە بەریتانیا لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکانە دەوروبەری 17%ە یعنی شتێ بکڕی 17% لێ ئەبرن لەسەر ئەوەی کە زیاتر لێ ئەبرن بەڵێ لە کاتی قەیرانەکانە عادەتی حکوومەت ئەوەیە کە ئەمە تاکسێکی پێ ئەڵێن ناڕاستەوخۆ ئەو ناڕاستەوخۆیە هەموو کاتێ زیاد دەکەن بەریتانیاش زیادیکردن نازانم ڕاستەکەی دقیقاً بە چەندێ زیادی کردو بەڵام لە پێشە هەر 7.9% بۆ هەنێک کاڵای تایبەتی وەکوتم بۆ سەر هەموو شتێک نییە بەڵام بکۆن بەڵام هینی قورسایی لە مەسەلەی داهاتی دەوڵەتە نزیکی 4.5%ە زۆر نییە بەکۆ بەڵام بە تاکسێکە 17%ە. ترەید تاکس یعنی ئەوەی خۆمان پێڵن گومرک لە وڵاتانی دەوڵەمەنە زۆر کەمە هۆکارەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێکخراوی بازرگانی جیهانی بە پێی قانونەکانی وڵاتی گەشەکردوو ناتوانێت گومرک بخاتە سەرشت بەڵام وڵاتی هەژار زیاتری یەخەن سەرکە ئەپەر میدڵ ئینکەم و لۆر میدڵ ئینکەم 4.6 و 4.9ە زۆر وڵاتی هەژار هەیە ئەمە سەرچاوەیەکی داهاتی زۆر گەورەیانە هەیە وڵاتەیە بۆ منەزانم مۆریتانیا 80% داهاتی لە گومرگەوە دێ لە وڵاتی خۆشمانە ئێمازین لە نەوەتەکانە گومرگ سەرچاوەیەکی داهاتی زۆر گرنگی ئێمە بووە چونکە ئێمە وانزانی باج ئەوەیە ئێستاکەشە باسیەوەکەن گومرگ زیاتر وەربگرین گومرگ زیاتر بسێنین سەرچاوەیەکان هەر باسەکەن ئیبراهیم خەلیل و باشماق و حاجی ئۆمەران زۆر مهمە ئەگەر ئەوە بگری تەنها تۆ پێویست بێت شتێکی تر نییە بەڵام ڕاستەکەی وان نییە دەوڵەت ناتوانێت لەسەر پارەی گومرگ بژی و ناتوانین لەسەر پارەی ئیبراهیم خەلیل ژەن یەکێک لە هۆکارەکانی شەڕی ناوخۆی ئێمە زۆر بەداخەوە پارەی ئیبراهیم خەلیل بۆ کە هەمووان نەزانین سیستەمی باز لە کوردستانە بەپێی یاسای حکوومەتی عێراقیە یاساکە 111 بوو بەڵام ئەمە تعدیل کرا لە ساڵی 2007 لێبوردنی خێزانی دانرا بۆ منە بۆ یەکێک گەر خێزانی هەبێت 2.5 ملیۆن دینار لێخۆشە بەپێیەوە لێخۆشە بن بۆی کە سەری بنتن ئەمە یاسایە من سەیری یاساکەم کۆنەکە و تازەکەشم کردووە باج بەم شێوەیە بەپێەوە یاسایە وەرەگیرێ هەرچی کەسێک ئەگەر داهاتی لە ساڵێکات بکاتە 2 ملیۆن 300 یەکێک داهاتی لە 2 ملیۆن زیاتر بێت کە تا بگاتە 4 ملیۆن 500 10% لە 4 ملیۆنەوە تاکو 6 ملیۆن بێت و 15 ملیۆنیش لە 6% لە 6 ملیۆن بەرەوسەرتر 6 ملیۆن یعنی مانگی ئەکاتە 2 ملیۆن ئەو کەسەی 2 ملیۆن وەربگێ زیاتر 15% باجەدە ئیتر ئەمە جیاوازی لەوە نییە ئەمە ئەگەر بێت و 2 ملیۆن وەربگێ لە مانگەکە یا 15 ملیۆن وەربگێ هەر 15%کەی لێسێنرێ چونکە ڕیزبەندیەکی تر نییە ڕیزبەندەکان شێوەیە یاساکە دیاری کردو لە لایەکی تر دێمە سەر ئەمەش لە ڕیزبەندەکە ئەوە دانەنراوە ئایا ئەگەر باشە یەکێک ئەگەر بێت و بۆ نمونە 2 ملیۆن بەشی خۆی ناکا بۆچی زەریبەی لێبسێنرێ بۆچی باجی لێبسێن لە زۆربەی وڵاتانە ڕێژەیەکی لێبوردن هەیە ئەوش بۆ دیارەکرێگەر بێت و کەمترین ڕێژەی داهات کە کەسێک بتوانێت خۆی پێی بژی زیادی لە خۆی نەبێ نابێزەری بە لێبسێن بەڵام ئەم یاسایە ئەم شتانێکە نییە من دێمە سەر هینەکەم و کوڕێکانی هیچ حسابێکی لای کەمی نەکراوە بۆ کەسێک کە بۆ داهاتی هاوڵاتیان کە باز نەیگرێتەوە لە وڵاتە ئەوروپیەکانە یەکێک سەڵت بێ بۆی دیاری کراوە 9,000 یورۆ وەربگرێ هیچ باجێک لێ ناچێت یەکێک خێزاندار بێ ڕێژەکەی جیاوازە بۆی کراوەتە 12,000 پاوە
100,000 یورۆ شتێکی بۆ دیاریکراوە چونکە ئەوە بە لای کەمی داهات دەئەنرێت کە خەڵکێک بتوانێت پێی بژی نابێ باجی لەسەر نادە. دووەم هەر کەسێک مانگی لە 9 ملیۆن زیاتر داهاتی هەبێت 15 لە سەدای لێ وەرەگیرێتی. واتە ئەم سیستەمە لە ڕاستیەکەیان لە 9 ملیۆن زیاتر یعنی سیستەمێکی فلاتە، سیستەمێکی ئەوەی کە پیاڵن پرۆگرسیڤ تەساعودی نییە. تەساعودەکە تۆ لە 2 ملیۆن حساب کە حتاکو 9 ملیۆن لە ڕاستیەکەی پارەی کەمە، یعنی تۆ حساب کە لە 2 ملیۆن کەسێک داهاتی بێ هەمووی دەوروبەری 200,000ەکە لە مایەکە هیچ کەسێک 200,000 پێ ناژی لە وڵاتی خۆمانە. لەبەر ئەم سیستەمە لە ڕاستەکەی تەساعودی پرۆگرسیڤ نییە، هەتا داهاتی زیاتر بێت باج زیاتر بدە لە حدودیەکە حدودی 9 ملیۆنە ڕاوەستێ. لە هەمان کاتە لێبوردنی 2 ملیۆن و نیو بۆ خێزاندار لە ساڵێکە و 300,000 بۆ هەر مناڵێک هیچ حسابێکی کەمی لە ڕووی تێچوونەوە بۆ نەکراوە. ئەمە جگە لەوەی کە ئەم شێوە لێبوردنە فیکسدا لە 2007 کە دانراوە مەسلەی هەڵاوسانی ئابووری بۆ نرخی ڕێگەی پێ نەدراوە ئەم لێبوردنە بگۆڕێ. ئەگەر هەڵاوسان بای 9% بێ و 15% بێ پێویستەکە ئەمەش بگۆڕێ، چونکە یاسا لە عێراقە کە دائەنرێ بۆ 7 ساڵ بۆ 10 ساڵ ئیلا بێت تعدیلی بکەیتەوە. یاساکە خۆی مەکەنیزمێکی تیانیە کە ئەم شتە بکە. لەبەر ئەمە هەڕەیە لە وڵاتە ئەوروپیەکانە. ئەڵبەتە ئێمە خۆزگە ئاخوازینەوەکو ئانوابین ناڵێن ئێمە ئەبێ وابین. ئەوان سیستەمەکان مەکەنیزمێکی تایەگە ساڵێک بێت تۆ ئەگەر تەنانەت لە موچەی مامۆستاشە هەڵاوسان 5% بێ بەپێ ئەو 5%ە موچەی مامۆستایە زیاد دەکات یا کەمەکە بەو شێوەیەکە. لەبەرەوان مێکەنیزمێکیان تیادانەوە. ئەم یاسایە زۆر وشکە زۆر ڕقە، هیچ نەرمێکی تیا نییە کە ئەم مەسەلە مهمە کە هەڵاوسانی ئابووریە هەڵاوسانی نرخەتیایە هیچ حسابێکی بۆ بکە. نادات پەروەریە گەورەکە لەوە دەرەکەوە کە جیاوازی نییە لە بینی یەکێک کە 9 ملیۆن موچەی هەبێ لەگەڵ یەکێکا کە 20 ملیۆن موچەی هیچ جیاوازێک نیە، هەمووی 15% هیچ جیاوازێکی دیان. لەبەرە سیستەمەکە زۆر سیستەمێکی نادات پەروەرانەیە. گرنگی کۆی باج لە بودجەی حکوومەتی کوردستانە بەپێی راپۆرتی ئەو دوو پەرلەمانتارە لە ماوەی ساڵێکە تەنها 160 ملیار دینار کۆکراوە لە هەموو باجەکان. لاپەڕە 25 من هینەکەم لەلایە راپۆرتەکانم لەلایە. بڕی پێویستی پارە بۆ موچە 873 ملیار دینار لە مانگەکە. بەواتە یعنی ئەمە یعنی باج داهاتی باج لە بودجەی حکوومەتی کوردستانە ئەکاتە تەنها 1.9%. ئەگەر بڕۆمەوە بۆ ئەو خشتەیە کە پیشانمدا ئێمە لە چاو وڵاتە ئەفریقیەکانیشە ئێمە زۆر خراپین، یەکجار خراپین. ئەوان 80-90% کۆکەنەوە، ئێمە 1.9% کۆکەنەوە. لە ڕاستیەکە من ئەمە یعنی بە شێوەیەکی زۆر خراپ سەیرەکەم. ئەگەر کوردستان لە ڕێزبەندی وڵاتانی لای کەمی بۆ داهاتی مامناوەندیە، یعنی تۆ لە 1040 حتاکو 4000 لەو ڕێزبەندیە دابنرێت، لەو گروپا دابنرێت. ئێمە زیاترین هەرچەنی من یعنی بینیمە کوردستان داهاتی تاکە 6,000 دۆلارە بەپێی لێکدانەوە کۆنەکان، بەڵام بڕوان ناکەم ئێستاکەوا بێ. بەڕێی من ئەم مەسەلەیە ئێستاکە ئەم زۆر کەمی باج کۆکردنەوەیە لە ڕووی دەوڵەتداریەوە بەڕێی من زۆر کارەساتە. یعنی ئێمە هیچ حسابێکمان بۆ سەرچاوی خۆمان نەکردووە، هەر پشتمان بەستووە بە بازاڕی نەوت. تەنانەت ئێمە لە خراپترین وڵاتی ئەفریقی خراپتر بووین کە دێت سەر مەسەلەی کۆکردنەوەی باج. من هەر بیرەکەمەوە لە ئیمارەتە کۆنەکان لە دەوڵەتەکانی کۆنی کە لە وڵاتی خۆمانە بوون. من خوێندومەتەوە کە دەوڵەتی ساسانەکان کاتێک خۆی ئەوەنە جددی بوون لە باج کۆکردنەوە، جاری وا بووە شتێکیان کردوتە ملیە و خەڵکانێک کە باجیان قڕقشمێکیان لێداوە کە تۆ ساڵێکی تر لەم کاتا پێویستەکە باج بدەیت، چونکە ئەو دەوڵەتانە بە باجیاوە. باجیش تەنانەت لە ئیمارەتە بچووکانی لە وڵاتی خۆمانە ئەو سەدەمەش باجە بووە، چونکە باج ئەو کاتە میرەکان ئاغا و دەرەبەکان
پیاوان هەبووە و چەکداریان نەبوو و گزیریان نەبوو و خەڵکی تریان نەبووە باجیان کۆکردەوە بەڵام ئێمە تەنان وەکوانش کۆمان نەکردێتەوە بەداخ. من پێشنیارم هەیە بۆ ئەم چاکسەیەنی بۆ ئەم سیستەمی باجە کە چاک بکرێ ئەڵبەتە من ئەمە بۆچوونی خۆمە لەم مەسەلەیە. من بیرم لەوە کردەوە پێشەوەی ینی ئەم باسە بکەم و ئەم سەمینارە بدەم بیم لێ کردەوە باشە ئێمە کە ناتوانین موچەی کارمەندەکانی دەوڵەت بدەین ئێمە ناتوانین پارەی تەقاعودی بدەین معقولتر نییە حکوومەت بێت بیر لەوە بکاتەوە کە موچە کەم بکاتەوە لە جاتی 873 ملیار بێت بیکاتە 500 ملیار بۆ نمونە ناکرێت. بەڕێی من لە پێشە بوان بیر لێ کردەوە ئەمە بەڕێی من زۆر گرانە کە تۆ بڵێ موچە کەمەکەمەوە چونکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵک قبوڵی ناکرێت. بەڵام ڕێگەیەکی تر هەیە کە تۆ ئەم موچەیە کەم بکەیتەوە بۆی کەم حکوومەت ڕاست بکەیتەوە لەلایەک تریش خەڵک تێبگەینی کاکەیان هاوڵاتیان ئێمە ناتوانین ئێستا کە پارەمان نییە ناتوانین قەرز بکەین دنیای قەرزمان کردووە لە دەستمان نایە باشترە کە ئێوەش ئاگادار بن ئێوەش باج بدەن تاکو ئێمەش بتوانین خزمەت گوزاریەکان دابین بکەین ئێوەش باج بدەن کە ئێمەش بتوانین موچەکان بە شێوەیەکتر بدەین لەبەرەوە چاکسازی لە سیستەمی باجە ئەبێتە هۆی ئەوەی کە موچەکان کۆی موچە کەمترە بێتە ئەگەر ڕێژەکەی معقول بێت من وای بۆ چوون لە جاتیەوەی بیلەوە بکرێتەوە کە بڵێ من موچە کەمەکەمەوە باشترێت کۆ سیستەمی باج ببوژێنیتەوە ئەو کاتە کێچەنی موچە کەمترە بێتەوە ئەو کاتە حکوومەت سەرچاوەیەکی باشترە بێت دێمە سەر ئەوە. بەڕێی من پێویستە بڕێکی داهاتی ساڵانە بۆ خەڵکی سەڵت و بۆ خەڵکی خێزاندار دابنرێت کە باز نەگرێتەوە ئەم سیستەمە سیستەمێکی عادلانەیە وەکو هەموو سیستەم باجێ پێشکەوتووە خوازەکانی دنیا پێویستەکە لە کوردستانیش شتێکی ئاوا بێ ئەم تێچەنە من بە تەخمینی خۆم دامناوە یعنی مەرج نییە ئەمە 100% وا بێ من بەڕێی من بۆ یەکێ کە ساڵ بێ ساڵێک داهاتی 4,800,000 بێ یعنی ماڭانە 400,000 دینار وەربگرێ بەڕێی من نابێ باز بیگرێتەوە ئەمە لای کەمی داهاتێکە کە خەڵک بتوانێت پێی بژی پێویست ناکە باجی لێ بچێنی باجی بۆ یەکێک لە خێزانداریش بێ ئەم لێبوردنە لە جاتیەوەی نەکرێ بە 8,000 لە مانیەکە بکرێت بە 6,000 و هەموو وڵاتە پێشکەوتەکان وا حسابەکەن بۆ نمونە ئەگەڵێن ئەگەر یەکێک بە خۆی بە تەنها بژی پێویستی بە 60 یورۆیە بەڵام ئەگەر لەگەڵ یەکێکی ترا بژی پێویستی بە 80 یورۆیە تێگەیشتنەکە و فەلسەفەکەش لەوەیە ئەگەر تۆ خۆت بە تەنهابی دنیای مەسرەفەکەی ئەگەر یەکێکشت لەگەڵا بێ ئەو کەمتر مەسرەفەکە بۆیە من پێشنیارەکەم ئەم دووشتە لە یەک جا بکرێتەوە یەکێکە سەڵتە 400,000 باجی لێ منسرێن یەکێک کە خێزانی هەیە کە خێزانەکەی کار ناکە 600 من ئەمە خەمڵاندنی خۆمە بەڵام ئەم ئامار و لێکدانەوەی ئاستی داهاتە پێویستەکە لێکۆڕینەوەی جوانی بۆ بکرێ بە پێی نرخی بازار بە پێی تێچووی ژیان پێویستەکە شتی بەڵام من ئەمە بۆ نمونە وای بیر لێکەم لەسەرەوەی ئەو لێبوردنانە کە هەموو کەسێک بەڕێی من کە داهاتی لەسەرەوەی ئەوە هەتاکو کاتە 18 ملیۆن لە ساڵێکە یانە کاتە ملیۆنیەک پێویستەکە 20% باج بدە ملیۆنیەک لە ڕاستەکە پارێکی خراپ نییە پێویستەکە خەڵکی باجی لەسەر بدە پێویستەکە باجێکی لەسەر ئایتر ئەمە 20%ە 18% یا وڵاتی تر هەیە ئەڵێ بۆ منە بەریتانیا ئەڵێ 22% بدە ئەمە بەپێی ڕێککەوتن و بەپێی سیاسەتی حکوومەت ئەگۆڕێ پێویستەکە بیرێکی ورد لە مەوزوع بکرێتەوە لەسەرەوەی 18 ملیۆن کە ملیۆنیەکە لە مایەکە هەر کەسێک داهاتی بۆ منە بکاتە 30 ملیۆن لە ساڵێکە یعنی دەوروبەری 2 ملیۆن لە مانیەکە بێ بەڕێی من پێویستەکە باجێکی زیاتر بدە ئیتر ئەو باجە زیاتر بدێ من لە 10% زیاتر کردووە لە 20 بۆ 30% ئەشەیە کەمتر بکرێ زیاتر بکرێ بەپێی ڕێکەوتن بەپێی مەستم سیاسەتی حکوومەت و بەپێی ڕێی پسپۆران لە مبارەوە پێویستە بەڵام بەڕێی من کەسێکە بۆ منە 2 ملیۆن لە مانیەکە داهاتی هەیە پێویستەکە باجێکی معقول بدە 15% زۆر کەم بە 15% هیچ کۆ ناکەیت لەگەڵ ئەوەیە ئەو کەسەی لە 30 ملیۆن زیاتری هەبێ بۆ نمونە 32 ملیۆن بێ 35 ملیۆن بێ 40 ملیۆن بێ پێویستەکە 40% بدە 40% باجدان شتێکی غەریب نییە لە دنیای بۆ ئاگاداریتان
من ئەزانم من 40% زەریبەم داوە باجم داوە لە بەریتانیا بەڵام ئەم 40%یە من موچەکەم لە 44,000 پاوەند زیاتر بووە لە ساڵێکە ئەو کاتە من 40% بدام با معنایەوە نییە ئەو کەسێک 44,000 وەرەگەی یاوەتانە لە 32 ملیۆن وەرەگە لە هەر 32 ملیۆنەکە 40%دا بۆی خەڵکی تێنەگامە پێویستی بە خەڵکی تێبگا پێویستی بە ڕوونکردنەوەیە لە واستەکە من نمونەیەکی کوتم هێناوەتەوە هەر بۆ ئەوەی کە بڵم کە بۆی خەڵک نەترسێ لەوەی کەم سیستەمی باجاتوانێت بە شێوەیەکی جوانکار بکە نمونەیەک مێناوەتە بۆی کە ڕوونی بکەمەوە سەرتانێشێنم چونکە ژمارەکان زۆرم پێخۆش نییە ژمارەی گەورە بڵم لە کاتی قسەکردنا چونکە ئەوە پێویستی بە بیرلێکردنەوە بە لێکدانەوەیە بەڵام من خۆم زۆر لەسەری بە شوێنەی و زۆر خەوم پێوە بینیەوە زۆر جار کە چوومەتە جێگەوە لەگەڵ ئەم ژمارانە چوومەتە جێگەوە بۆیە حەزەکەم باسی کرد بۆ منە ئەگەر کەسێکی خێزاندار 32 ملیۆن وەرگیانی تر ئەو کەسەیە کە پێڵەن 40% باز بدە کە داهاتەکەی کاتە لە مایەکە کاتە 2 ملیۆن و 660 شتێک هەزار چۆن باجی لێوەرەگیر ئایا لەسەر ئەمە 40% لێوەرەگەیە بەناوێکتر باجی لێوەرەگیر بێگومان لە 7 ملیۆن و 200,000ەکەی پێشووە سەرتاوە باجی لێوەرناگیر ئەوە ئێگزەمشنە باجی لێوەرنەکە پێڵەن لێرە لە یاسایرە پێڵ لێبوردن لە بینی 7 ملیۆن و 200ەکە بۆ 18 ملیۆنەکە کە پێویستەکات 20% لێوەربگیرێ کە ئەویش ئەکاتە یعنی فەرقەکەی جیاوازەکەی کاتە 10 ملیۆن و 800,000 لەو 10 ملیۆن و 800,000ی کە لە بینی 7 ملیۆن و 200ەکە حتاکو 18 ملیۆنەکە 20% باج دەدات کە ئەکاتە 2 ملیۆن و 160,000 پێویستەکە باج بدات لە 18 ملیۆنەکەیەوە تاکو 30 ملیۆنەکەی بۆ ئەو بڕە باجێکی ترەدا کە ئەوەیە 30%ەیە ئەویش جیاوازیەکە 12 ملیۆنە لەو 12 ملیۆنە 30% باجەدات کە ئەویش ئەکاتە 3 ملیۆن و 600,000 باجەدات مەوەستە بڕەکان هەر بڕێک حساباتەکەم کردووە زۆر بە جوانی و یەکێکشم هەبووە حساباتەکان نەچووەتەوە ئەگەر هەڵم کرد بێت بۆ می چاک کردوەوە هەرچەنێ پێم وتران نەبایە چاکم کردایەتەوە بۆ ئەوەی کە بکردایە بە پرسیار لێت بەڵام بۆ چاکراوەتە مەستمەیە خۆتان زۆرمان مەکەن بەوانەوە زۆر هەوڵمداوە لە ژمارەکانە کە ورد بم لەوە ئەوەی کە ئەمێنێتەوە لەسەرەوەی 30 ملیۆنەکە 2 ملیۆنە کە لەوەیان 40%کە باجەدا لەوەیان 40%کەی ئەکاتە 800,000 2 ملیۆنەکە یعنی کۆی ئەو باجەی کە ئەم کەسە ئەیدا هەرمووی ئەکاتە 6 ملیۆن و 560,000 ئەم باجە بە ڕێژەی جیاواز داوەتی 20% داوە 30% داوە 40% داوە بەڵام 7 ملیۆن و 200,000 هیچ باجێکی لێ نەدا سیستەمی ئەوروپی هەر هەمووی واکارەکە هەر هەموو سیستەمە مۆدێرنانە هەر هەمووی واکارەکە ڕێژەکان بەڵێنێ جیاواز دێ بە پێی وڵاتە گۆڕێ بە پێی بۆچوونی حکومڕانی ئەو وڵاتە بۆ تێچووی ژیان بۆ کۆستی ژیان لە وڵاتێکە بۆ وڵاتێکی گۆڕێ بەڵام سیستەمی ئەوەی کە پێ ئەڵێن بە عەرەبی تەساعودی پرۆگرێسیڤ بەم شێوەیە کارەکە لەم وڵاتانی دنیا بۆیە داهاتی ئەم کەسە لە جیاتی 32 ملیۆنەکە ئێستاکە دێتە سەر ساڵی 25 ملیۆن و 440,000 کە جیاوازەکەی 6 ملیۆن و 560,000 باجەدا ئەمە ئەتوانین ئەینی هەرەمان سیستەم بەکاربێنین بۆ کەسێک کە سەڵت بێ بۆ کەسێک کە 2 مناڵیە بێ بۆ کەسێک بۆ فڵانیە بێ ئیتر بە پێی زروفی کەسەکە ئەم شێوەی باجەکە ئەگۆڕێ لە وڵاتە ئەوروپیەکانە بۆ هەر حاڵەتێک کۆدێکەیە کۆدێکەیە بۆ باج کۆدی هەیە بۆ منە باجی من کۆدی L470 بوو هی خەڵک 460 بە پێی زروفەکەی کۆدێکی بۆدان بە پێی کۆدا هەمووی سیستەمی ئەلکترۆنی ئەخرێتە کۆمپیوتەرە بۆ شێوەیە باجی لێوەرگێ هەموو ساڵن پێویستەکە بۆ حاڵەتەکان جا بکرێتەوە یەکێک بۆ منە بێوەژنە یەکێکەیە بۆ منە 2 مناڵی هەیە یەکێکەیە کە خێزانەکەی کار ناکە یەکێک هەیە خێزانەکەی کارەکە هەر ئەوە نەوەرەگێ کە بەشی خۆی بێ ئەمانە پێویستەکە کۆد ڕیزبەندی بۆ کرێ و کۆدی تایبەتی بۆ بێ ڕاستە ئەم سیستەمێکی ئاڵۆزە سیستەمێکی معقەدە
ئەمانە هەمووی بەجێ خۆیەتی و ئێمە زۆر سادەی سەیری حکومڕانیمان کردووە بەڕێی من حکومڕانی و دەوڵەتی مۆدرن شتێکی معقەدە پێویستی بە زانستەیە پێویستی بە خەڵکی پسپۆڕی خۆی هەیە نابێ ئێمە لەوە بترسین کە ئەم ستەمە معقەدە نابێ پێڕێوی بکەین ئێمە پێویستەکە پێڕێوی بکەین بەڵام پێویستمان بە پسپۆڕی خۆی هەیە کە ئەم شتانمان بۆ جوان ڕێک بکات پێویستمان بە دەیتەبەیس هەیە پێویستمان بە هەموو شتێکی موچەی ماهانەکەی بۆ منە لە 2,666,000ەوە دێت سەر 2,120,000 لە ڕاستەکەیە ئەگەر سەیری ئێمە بکەی بە یەکجار موچەی ئەم کابرایە لە 2,500,000 3 ملیۆنەوە نهاتە 100 ملیۆن بەنی ئەوەنەی باج لێوەرگە باجەکە معقولە هەم بۆ دەوڵەت معقولە هەم بۆ ئەم کەسەش معقولە یعنی ئەوە نیە باج ئەوەی کە وڵاتی ئێمە هاوڵاتی ئێمە لێتراوە کەتەوە باج لێسەر یانی تۆ ئێڕوتێنیتەوە جارە نوابوو ئەمانە ڕاستی باشتر جوانتر علمیانەتر ئەوەیە کە تۆ ساڵانە لێکی بدەیتەوە باج ئەو کاتەکە دێت سەر ماهانە تۆ دابەشێکی بەسەر 12 لە ڕاستەکە لە هەموو وڵاتە پێشکەوتەکانە بە ساڵانە حسێبگەنی تۆ بە یەکێک ئەڵێ تۆ موچە چەندێکە پێت ناڵێ لە مایەنکە چەندێکە ئەڵێ پێتاڵە پرسیاد لێکاڵێ پێش باج یا دوای باج ئەویش ساڵانە پێتەڵێ من 44,000 50,000 30,000 20,000 وەرگم کاڵێ 20,000 وەرگم مەبەستی ساڵە مەبەستی مانگ نییە ئەنی کەڵتورەکە وایە تقریبا مانگی 500,000 بەڵێ تقریبا مانگی 500,000 بەڵام ئەشکالی هەیە حەزەکەم بێڵم لە وڵاتی ئەمە هەموو خەڵکی لە ملیۆن زیاتر وەرناگرێت خەڵکێکی زۆر هەیە لە 1,400,000 وەرەگرێت لە هەمان کاتە ئەو خەڵکانەی کە لەو 32 ملیۆن زیاتر وەرگیانی 40 ئابدە ئەوانش زۆر کەمن لەم بەینا بە پێی گەشەکردنی ئابووری لە وڵاتانی بۆ منە پێشکەوتووە لە بینەکەیە ئەوەی کە کەمترین موچە هەیە کە پێبژی لە بینی ئەوەی کە 40%دا خەڵکێکی زۆرەگرێتەوە ئەوەی کە پێ ئەڵێن تقریبا میدل ئینکەم میدل ئینکەم لە وڵاتی پێشکەوتەکانە زۆر گەورەترە لەبەرەوە ئەو کاتە کە باج کۆکەنەوە بۆ منە لە 20% زیاتر کۆکەنە لە وڵاتی ئێمەیە چونکە خەڵکێکی زۆرمان هەیە لە نیو ملیۆن دەوروبەری نیو ملیۆن وەرەگە یاد لەبەرەوە ئەو توێژە ئەو چینە زۆر بڵاوترە ئێمە ناتوانین حسابی باجی خۆمان 100% وەکو وڵاتانە بکەین بڵێن مادام ئەینی سیستەمی باجەکەمان وەکو ئەوان وایە بەقەدەر ئەوان کۆکەینەوە لە ڕاستەکەی ئەوانە ئەمە من لە دوایەکە هەر باسێکم ئەم ئاستی داهات و ئاستی باجەکەی کە وەرەگیرێ پێویستی بە لێکۆڵینەوەیەکی زۆر وت هەیە پێویستەکە حکوومەت هەوڵێکی زۆری تیابدا تاکو سیستەمەکە عادلانە بێت چونکە تۆ ناکرێت لە یەکێک کە نیو ملیۆن وەرەگرێت باجێکی زۆری لێوری یا ئەو کەسەی کە ئەینی داهاتێکی یەکجار زۆری هەیە ئەینی وەکو ئەو کەسەی لێوەربووی کە 800,000 هەیە لەبەرە پێویستی بەمە لێکۆڵینەوەی گوت هەیە من ئەمانە وەکو نمونە هێنمەوە کە پێویستەکە سیستەمی باج لە وڵاتی ئێمەشا بە شێوەی وڵاتە پێشکەوتەکان هەوڵ بدەین شتێکی ئاوادە ئەلبەتە من ڕێی لەو بڕایە نیم ئێمە ئەگەر پێشنیاری من ئەمە بۆ حکوومەت بکەم لە ماوەی 2 مانگ و 3 مانگە دروست بێت چونکە سیستەمی باج دامەزرانن لە ڕاستەکە ئەرکێکی زۆر گرانە و زۆر معقەدە و تۆ قەنەعەتکردن بە هاوڵاتانی خۆت کە سیستەمێکی ئاوا قبوڵ بکەی ئەرکێکی زۆر گران پێویستی بە هەوڵێک توانایەکی یەکجار زۆر هەیە کارتێکەری باج لەسەر باجی لەسەر بودجێ حکوومەتی کوردستان لە ڕاستەکەیە من وەکو باسم کرد باج کە کۆکەیتەوە ڕاستە سەرچاو بۆ حکوومەت دابینەکە لایەکی تریش ئەم بودجەیە گەورەی کە هەیە کەمێکاتەوە کاریگەری تریشی هەیە یەکێک لەوانە بۆ منە کەمکردنەوەی موچە ئەگەر 15% تۆ باج وەربگری بە پێی ئەوەی کە هەیە تۆ 130 ملیار دینار لە بودجەی حکوومەت کەمەکەیتەوە کە ئەمەش پارێکی زۆرە یعنی تۆ هەم داهات پەیاکەی هەم ئەوەی کە ئەو موچەی کە ئەیدەی مەرج نییە و زۆر کەمتریەکەیتەوە من ئەمە بە تەخمینی ئاڵم 15% ئێمە کۆکردین ئێمە ناتوانین 20% بڕۆ لەو قەنەعەتانیم ئێمە ئاستی ئەو باجەی کە کۆیەکردن 20% بێ هەر بۆ ئەوەی کەوتم ئەو خەڵکانەمان و توێژ و چینەمان کە لە نیو ملیۆن و دەوروبەری نیو ملیۆن وەرەگە زۆر زۆرە ئەوانەی کە لە ملیۆن زیاتر وەرەگرن کەمترن ئەوانەی لە 2 ملیۆن و نیو 2 ملیۆن زیاتر وەرەگرن لە 30% باج بدەن زۆر زیاترە من ئەمە بە تەخمینی ئەڵم 15 بە نمونەیە منەوەن ئەم سیستەمی باجە ئەگەر بە شێوەیەکی جوان تەبەنی بکرێت حکوومەت پێویستەکە لە دوای شەباسم بکە پێویستەکە
کۆمیتەیەکی پسپۆرت دابنرێ ئەمانە هەمووی لێکدانەوەی زۆر دروستی بۆ بکرێت بۆ منە من ئەوەم لە بەریتانیا کە دانرێ بنی پارەی بەکاری چەندێکە ئەم پارەی بەکاری حسابی بکەن تۆ چەند کالۆری سەرفەکەی چەندێ پارە ئەدەی بە خواردنەوە چەندێ دەی بە فلان چەندن ئەو جارە ئەگەنە دەرەنجامێک ئەڵێن تۆ ئەوەنە پارەت هەبێ بەشتەکە کە بژیت بەڵام ناتوانانی بە خۆشگوزەرانی بشیت یعنی ئەم لێکدانانە پێویستی بە لە دیراسە هەیە پێویستی بە لێکۆڵینەوە پێویستە ئەمە بە نمونەیە بەڵام من سیستەمێکی ئەوەی کە پێڵن پرۆگرێسیڤ تەساعودی بە سیستەمێکی عادلانە نازانم ئێمە پێویستمان پێێتی ئەو سیستەمی باجی کە ئێمە هیچی پێکۆ ناکەینەوە سیستەمێکی نەعادلانەیە بەڕێی من ئەگەر بێت و 500 کەش بخینە سەر ئەو 15% یعنی تقریبا نەکاتە دەوروبەری 175 میلیارد دینار کەمەکاتەوە لە بودجەی حکوومەت بە تایبەتی لە موچە کە زۆر شتێکی یارمەتێکی زۆرەدا بن ئەمە تەنها باسی باجی داهاتی تاکە کەسم کردووە باسی باجەکانی ترم نەکردوێت ئەڵبەتە نەچۆنەگە باسی باجەکانی ترم کردایە ئەکسوە زۆر درودێژە بوو بە ڕۆژی تاوانە بۆن منە ئەوەی کە پێڵێن گومرگ ئەوەی کە پێڵم باجی سەر کڕیار بۆ نەباجی کۆمپانیەکان چۆن جیاوازی لە بەینا بکەیت ئەگەر ئەمانە هەمووی کۆ بکەیتەوە لەگەڵ باجی داهاتە من لەو بڕایەم حکوومەتی کوردستان ئەرکی سەرشانی کەمتر ئەبێتەوە من ناڵێم لەم قەیرانەکە لابەلا کاتەوە بەڵام 200 میلیارد دینار لە بودجەی لە موچە کەم بکەیتەوە یارمەتێکی یەکجا زۆر گەورەیە بۆ باج باشێکی تریشی هەیە سەرڕایەوەی سەرچاوی داهاتە بۆ حکوومەتەوەیە کە لە یارمەتی کەمکردنەوەی ڕێژەی هەڵاوسانەدا خەڵکی کە باتی لێ ناسێنرێ پارەی زۆری هەیە زۆر بە جوانی ڕاهەم بە ڕاست و چەپا خەرجێکە ئەبینی هەموو خەڵکی سارەی عجایبی 4x4ی لە ژێرایە ئەنواش کاڵ خەرجی زیادە مەسرەفەکەن هەمووی بوو بە هەوەیەوەی هەڵاوسانێکی زۆر لە وڵاتە دروست بێت ئەگەر باجێکی تەساعودی عادلانە هەبوایە لەو ڕێژەی هەڵاوسانەی کەمە کردەوە بیمەی کۆمەڵایەتی ئەوەیە کە لە ئێستا لە حکوومەتی کوردستانیشە وەرەگیردرێ ڕێژەکەی لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکانە منەزانم لە بەریتانیا نزیکی 600 هەموو کەسێک پێویستەکە بیتە پێویستەکە هەموو کەسێک بیتە و بەڕێی من پێویستەکە کەرتی تایبەتیش بگرێتەوە کەرتی تایبەت بۆ ئەوەی کە تۆ تەژێی خەڵکی لە کەرتی تایبەتەکە بکە ئەگەر 5-6 وەربگریەوە ئەمە حەقی تەقاعودی هەبێ خەڵک تەنها نایەت موچەیەکی کەم لە حکوومەتا قوبوڵ بکات لە پێناوی تەقاعودیە لە پێناوی ئیمتیازاتی ترێ من ئەڵبەتە خۆشم خەڵکە ناسم پارێکی باشی وەرگتووە لە بازاڕی تایبەتە بەڵام هاتەوە وازی لێ هێناوە ئەڕات بە موچەیەکی زۆر کەمی حکوومەت ڕازیە بێت لە بەرەوەی تەقاعودی هەیە و پاشە ڕۆژی هەیە و فلان هەیە ئەم سیستەما ئەگەر جوان دابڕێژرێ بەڕێی من ئەرکی ئەم مەسەلەیە ئەمە خەڵکەیە کچێتە سەرشانی حکوومەت کەمەکاتەوە پێویستەکات ئەم پارەیە بچێتە حسابێکی تایبەتەوە حسابەی کە برادرەمان باسی کرد ئەم حسابە پێویستەکە پارەکەی بە شێوەیەک دەستکاری نەکرێ بخرێت سەر بودجەی حکوومەت و خەرج بکرێ بەڕێی من ڕێیم خۆم وایە ئەم پارەی بچێت حسابێکی تایبەت شێوەی خەرجکردن و شێوەی بەکارهێنانی سنووردار بکرێت شێوەی وە بەرهێنانی ئەو پارێش بە هەمان شێوە بە پێی یاسا سنووردار بکرێت پێویستەکە ئەو شتێکە لە وڵاتی خۆشبانەیە ئەوەی کە پێڵەن باجی بەکاربەر کۆنسامشن تاکس پێویستەکە بژێنرێتەوە نابێت لە 15% کەمتر بێت پێویستەکە ئەمەش هەنێت تەساعودیە نەشتی تیاابێ کابراەک سارەیەکی 6,000 کڕێ بۆ زەری بینە خەیتە سەر ئەوە نەی بخەیتە سەر کە 7% بخەیتە سەر ئەمە ڕاستەکەی ئەمە خەرجێکی زۆرمان کردو لە ماوەی پێشەوەی ئێستا نا لە قەیرانێ بەڵام 10 ساڵی پێشووی ئەمە دنیای خەرجمان کردو لەو کاڵانەی کە پێ ئەڵێن خۆشگوزەرانی لە کشتری نەکەوەی زەروری بێ بمان ئێمە باجێکی زۆر کەمان لێ کۆ کردوێتەوە پێویستەکە ئەم سیستەمە بژێنرێتەوە بکرێتە بەشێکی گرنگی داهاتی حکوومەت لە هەمان کاتا پێویستەکە ئەو کاڵانە دیاری بکرێ کە باجانەکرێت سەر ئەوانش کە باجان ناچێت سەر نابێ باج ڕاست و چە بخرێت سەر هەموو شتێک وەکو باسم کرد لە هەموو وڵاتە پێشکەوتەکانە ئەم باجی بەکاربەرە کۆنسەمشن تاکس ناچێت سەر کەلوپەڕی و شیری مناڵ و خواردی مناڵ ناچێت سەر دەرمان ناچێت سەر هەنی شتێک کە زۆر شتی پێویستە بەڵام ئەچێتە سەر بۆ ناچێت سەر خواردن بەڵام ئەچێت سەر ئەو خواردنی کە لە دەرەوەی خۆی بڕۆیتە ڕێستوران 7.5% 20% لێزێن لە ماڵەوە خواردن لێ بنەی لێت ناسێن
لەبەر پێستەکانمانەش بە پێ سیستەمێکی معقول دیاری بکرێت بۆی خەڵکی زۆر نەڕەوێتەوە خەڵک زۆر نەترسێ تۆ ئەگە لە ماڵی خۆتە خوارد لێ بنیت زۆری بەنابێت بەڵام تۆ ئەڕۆی پارەت هەیە ئەڕۆی لە ڕێستورانێکە لە هەولێرە ئەڕێ $150 بۆ دووژەم بۆ ژەمێک بۆ دوو کەس بەکارێنی حەق زەری بەت بکرێتە دیارە تۆ پارەت هەیە حەقە بخرێت سەر باج کۆکردنەوە لە هەموو وڵاتانە کێشەی زۆر گەورەیە هەیە ئەڵبەتە لە وڵاتی ئێمەش عینێرەمان کێشەی هەیە یەکیان کێشەی کۆکردنەوەیە کە تۆ بە ئاسانی بۆت کۆ ناگرێتەوە خەڵک ڕقی لە باجە باج لە وڵاتی ئێمە کاتی خۆی پیانۆت سەرانە سعینەوەیان پێ ناخۆش بە پێی سەر تۆ بێورن تۆمە سەرانە ئێستا گوڵی بە یەکێکڕن تۆ سەرانم لێسێنی یعنی بە زۆر شتم لێسێنی ئەوەنە ناوەکەی یعنی زڕێنراوە کە زۆر شتێک نییە خەڵکی قوبوڕی بکە کێشەیەکی تر هەیەوەیەکە لە وڵاتانی هەژارە دامدەستگا نییە بۆی کە کۆی بکاتەوە دامدەستگای مۆدێرن نییە وڵاتە پێشکەوتەکان زۆر لەما پێشکەوتون هەر لە کۆنەوە دامەدەستگایان هەبوو هێواشێش گەشەیان پێدا حەزەکەم لەما یەک نمونەیەک بێنمەوە بۆ ئەوەی کە چەنە بایەخ بە کۆکردنەوەی بازدن لە بەریتانیا ژمارەی جێشی بەریتانی کۆی هەموو جێشی بەریتانی ئێستاکە 1470 یعنی ئەوەنە جێشانێ بەڵام ژمارەی ئەو کەسانەی لە دەستگاکانی باجکۆکردنەوە کە پێڕن ئینلاند ڕەڤنیو ئەچێتە دەوروبەری 97,000 یعنی سەرکە ئەوان یەک جێیشێکیان هەیە بۆ باجکۆکردنەوە جێشەکەی کە بۆ دیفاعیان هەیە کە ئەوان لە ڕاستەکەیە ئێستا سەربازیان هەیە لە 17 وڵاتە 17 وڵاتی دنیا سەربازیان هەیە لە هەموو دنیا هەیەە یەشتانە جێشە ئەستێکەیان کە دیفاعیان لێکە زۆر کەمترە لە جێشەی کە باجەکانەوە چونکە باج کۆکردنەوەکە پارەکەش دابینەکە بۆ جێشە ئەسەکەی کە دیفاعەکە کۆیەکاتەوە بۆی حکوومەت چۆن هەموو خەرجەکانی خۆی دابین بکە کۆیەکاتەوە بۆ خزمەت گوزاریە زۆر گشتی ئەستەکان کە زۆر پێویستن بۆ هاوڵاتانی ئەو نیشتمانە زۆر بایەخی پێدەن ئەوان یەک جێشێکیان هەیە بۆ بکەوە من نازانم ئێمە چەندێک خەڵکمانەیە یعنی ناتوانم تەقدیری بکەم ناتوانم ژمارەیەکی بخەمە سەر بەڵام پێویستەکە ئێمەش جێشێکمان هەبێت کە ئەم شتە کۆ بکاتەوە ئەم شتەمان بۆ ڕێکوە کەم تا زۆر پێویستەکە بۆ من پێویستەکە حکوومەت دەستگای مۆدرن بە تایبەتی لە وزارەتی داراییە دروستی بکات ئەمەش پێویستی بە پسپۆڕ و بە خەڵکی خۆی هەیە و بە ڕۆژن قەناعەتم نییە دروست بێت و زۆر ئومێدشم نییە بە ئاسانی ئەمە دروست لە هەمان کاتا پێویستەکە بانکی تایبەتیە بێ یا لەقێک یا بەشێک لە بانکی ناوەندیە هەبێ ئەم پارەی داهاتە بە شێوەیەکی تایبەت کۆ بکاتەوە نەکارێکی دەستێمانی بەناوێک بێ لە دووەک بەناوێک بێ و لێرە جێگەی تر بەناوێک بێ پێویستەکە حسابێکی تایبەتیە بەم داهاتانی هەمووی تێ بکە لە هەمان کاتە پێویستەکە هەموو هاوڵاتێک وەکو وڵاتە پێشکەوتەکان ژمارەیەکی هەبێ ئەوەی کە لە 16 ساڵ بەرەژووترە کە بە پێی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی کە ئەتوانێت کار بکە لە 16 بەرژەی پێستەکە ژمارەیەکی ئەم ژمارەیە ژمارەی بیمەی کارێتی ژمارەی باجێتی ژمارەیە کە تۆ بیدەی بە سیستەم ئەزانێت ئەمە فڵان کەسە ئەمە لە فڵان جێگای کاری کردووە و ئەو ماوەیە بێکار بۆ ئەو ماوەی ترە کاری کردو پێویستەکە ژمارە یعنی تۆمە بۆ تعریفی خەڵک لە سیستەمەکە جێگەی بکرێتەوە پێویستەکە ژمارەیەکی تایبەتە بێ بۆ هەموو کەسێک ئەمە بە شتێکی غەریب دائەنرێت بەڵام پێویستەکە هەبێەوە هەر وڵاتێکی تر لە هەمان کاتە پێویستەکە هەموو دوکان و بازار و کۆمپانیا و کێڵگە وانش ژماری خۆیان هەبێ وە ساڵان و ماگانە حسابیان لەوەڵ بکرێت کە پێویستەکە چەندێ داهاتیانەیە چەندێ باجیانەکەوێت سەر پێویستەکە بێت ئەڵبەتە خۆلادان لە باج زۆر شتێکی شایعە لە هەموو دنیا هەموو خەڵکەوڵەدا باج کەمتر بدە بەڵام ئاشکراشە لە هەموو دنیا ئەو کەسەی کە باج زۆرەدا ئەو خەڵکەیە کە کارەکە دوکان و کۆمپانیا و فڵانەوەوانە بێت ئەوان ڕێگە و جێگا دۆستنەوە بۆی باج کەم بدەن ئەی دۆستنەوە بانەوەشکال بەڵام ئەو کەسەی کە موچەوە ڕێگە لەسەر موچەکەی 25% فڵانی لێ لەبەرە زۆربەی باج خەڵکی ئاسایی ئەیدەن نەک خەڵکی دەوڵەمەند نەک کۆمپانیەکان من لە کۆتاییە هەنێشتەوەم کە ئەم ئەوەی کە من باسم کرد لە ڕێژەی باج و ئاستی داهات و ئەوانە ئەمە من خۆم بیر وا بۆ چووە بەڕێی من شتێکی خراپ نییە بەڵام لامان کاتەمە پێویستی بە لێکۆڵینەوەی پسپۆریە حکوومەت پێویستەکە زۆر بەوردی بیر لەمانە بکاتەوە بە ئاسانی شەکسەر بڕیاری لەسەر بدە لە هەمان کات مەبەستمەوەیە کە پێویستەکە تیمێکی پسپۆردانن ڕێکە نەدەن بەوەی مەسەلەیەکی سیاسی نیە لە ڕاستێکەیە ئەمە
مەسلەیەک نییە خەڵکێکە لێ نازانێت بێدابنیشە لەسەر کۆمیتێک و ئەوەنە عادلانێ ئەوەنە عادلانێ پێویستی پسپۆری تایبەتی خۆیە پێویستەکە ئەم شتانە زۆر بەجانی دیارێکە. وە سەرکەوتنی ئەم سیاسەتی باجەش پێویستەکە حکوومەت لەگەڵ هاوڵاتیانە پەیوەندی بکە، پێویستەکە قسەیان وڵا بکە، پێویستەکە هەڵمەتێکی کۆمەڵایەتی بۆ دروست بکە، پێویستەکە واقعەکەیان بەڕوون بکاتەوە. ئێمە من پێم باشە وەزیر سەرۆکوەزیران هەفتەی جارێک هەموو هەفتەیەک دوو جار بێتە سەر تەلەڤیزیۆنەکان باس بکە کاکە ئێمە پارەمان نییە، کاکە ئێمەش هەڵەمان کردووە، بەڵام ئێستاکە چاکردنەکەی ڕێگە و شوێنی هەیە، بەڵام ئێمە پێویستمان بە یارمەتی و بە پشتیوانی ئێوەیە، بەتەنها بە خۆمان ناکرێت. ئێستاکە پارەی نەوت لە $80 هاتوۆتە $30 و ئێمە کەمتریش وەرەگەین، ئێمە ناتوانین. عیب نییە کە بێن بڵێن کاکە ئێمە ناتوانین، پێویستمان بە یارمەتی بۆ کۆمەکی ئێوە، پێویستمان بۆیە کە ئێوەش بەشداری گەن. ئێمە مەستم پەیوەندی لە بینی حکومڕان و لە بینی هاوڵاتیە پێویستەکە تون بکرێت. ئەگەر ئێمە ڕیفۆرمی مەبەستی چاکسازی ئابووری و سیاسەتی باز بکەین، پێویستەکە حکوومەت کۆمیونیکیشن لەگەڵ خەڵکا بکات، پێویستەکە لەگەڵ خەڵکی خۆیان قسە بکات. ئیتر تۆ خەڵکێک من ناڵێم مەلایەک بێنە لەگەڵ خەڵکا قسە بکات، و ناشەم یەکێکی دەوڵەمەند بێنە لەگەڵ خەڵکا قسەوە، یەکێک بێنە کە ڕووی هەیە لەگەڵ خەڵکا، یەکێک بێنە کە خەڵک احترامێک دەبێت لەگەڵا قسە بکات. لە هەمان کادا پێویستەکە حکوومەت ڕوونیشی بکاتەوە وڵاتانی تر ئەم باجە کۆکەینەوە چۆنی خەرجەکەین، بۆی خەڵکی بزانێ ئەم باجە من کۆیەکەمەوە ئەوە نیە من پێ بڕم پێ ڕابێرم بڕم بۆ وڵاتانی تر بڕم بیدەم بەشتی باش بخەم، خەرجەکەی بەم شێوەیە. ئەم ساڵ بەم شێوەیەکن، ساڵێکی تر کەمتر کۆیەکەینەوە بۆ شێوەیەکن. هەموو وڵاتە ئەوروپیەکان ڕاستەکە هەڵمەتی هەڵبژاردنیان لەسەر ئەساسی ئەمەیە، لەگەڵ خەڵکی خۆیانە قساکەن، ئەوەنە باج کۆکەمەوە، ئەوەنەی زیاد بکەم، ئەوەنەی لێکم. من یەک نمونەیەکی گرنگەڵم لە بەریتانیا حزبی کرێکاران حزبی لەیبەر هەموو ساڵێکاڵێ ئەگەر بێت و لەسەر یەک پاوەنێک یەک پێنسێک یعنی 1% زیادی بکەم، من ئەتوانم خستخانەکان ئاوا چاک بکەم بە خەڵکیڵێ تۆ ئامادەی ئەو پێنسە یەک تەنها پێنسێک زیاتر بدەی لە ئەوەی کە هەیە بۆی خستخانەکان چاک بێتەوە. باجە خەڵکەیە قەناعەتیەڵێ بەڵێ من ئامادەم بیدەم، بەڵام خەڵکێکی زۆری شەیەکەڕێ ئامادە نین بیدەم بۆی حزبی لەیبەر ئەم جارە هەڵ نابژێردرێ، بەڵام جارێکی تر ئەگەر شتەکە زۆر پێویست بکات عینی بەمان شێوە بۆ چنی خۆیان بۆ باج و بۆ مەسەلەی چۆنێتی سەرکردنی باج بۆ خەڵک ڕوونەکەنەوە. پێویستەکە حکوومەتی ئێمە ڕاستەکەی من ئەمانە هەمووی قسەم کرد بە فەرەزیە قسەم کرد بەڕاستەکەی ئێمە کێشەی یاساییمان هەیە، چونکە ئەم هەموو شتانەی کە من باسم کرد هەمووی بەپێ یاسای حکوومەتی عێراقی ئەمانە دیاری کراوە. بۆ منە ئێمە معاش موچە بەپێی قانونی خدمەی مەدەنی عێراقی ئێمە شتەکانەکەی. باشە ئێمە چۆن نتوانین دەستکاری ئەم شتانە بکەین ئەگەر حکوومەتەکەمان نێت جارێکی تر یاسا دابنێتەوە. ئێستا من ڕێیم وایە حکوومەتی عێراقی ئەگەر داوامان لێ بکە بەپێی قانونی خدمەی مەدەنی ئێمە کار بکەین، ئێمە ناتوانین کاری پێ بکەین چونکە پارەمان نییە. خۆیان ئەیکەن خۆیان پارەیانێ، بەڵام بە ئێمە بڵێن پێمان یعنی تحمیل بکەن وەن ئیلا بێ بیکەن، بەڵام پارەشتان نادەینێ ئێمە توانین یاسا دابڕێژینەوە. بەڕێی من حکوومەتی کوردستان پێویستەکە بە یاساکانە بڕاتەوە. ئەم مەسەلەی سیستەمی چاکسازیە پێویستەکە ڕێگە و شوێنی یاسایی جوانی بۆ بدۆزێتەوە. من زۆرم پێ ناخۆشە بڵێم ئێستا پەرلەمانەکەمان دانانیشێ بۆیە لەم کاتا ناکرێت، بەڵام پێویستەکە ئەمەش پەیوەندی بەبارە سیاسەکەوێ پێویستەکە ئەمەش ڕێگەی یاسایی جوانی بۆ بدۆزرێتەوە بۆی کە بتوانین کارەکەن بێت. زۆر سوپاسدانەکەم